یەکەم جار تێکست و ئاوازی خۆمە پێشکەشی دەکەمە کاکە حەمەی خۆشەویست و هەموو میوانەکان هیوادارین بە دڵیان بێت. کەس لێ دەدا ئەویش بۆ من بێوەفایە عەشق ئەگەر بەو جۆرە بێ یارەگە لێ بێبایە دڵم بۆیە کەس لێ دەدا ئەویش بۆ من بێوەفایە عەشق ئەگەر بەو جۆرە بێ یارەگە لێ بێبایە ونم مەکە لە چاوانە بمنێژە لە نێونێوانت با هەر من بم من بمێنم ئەزیزی جاری زارانت ونم مەکە لە چاوانە بمنێژە لە نێونێوانت با هەر من بم من بمێنم عزیزی زاری زارانه دڵم بۆیە کەس لێ دەدا ئەویش بۆ من بێوەفایە عەشق ئەگەر بەو جۆرە بێ دیارەگە لێ بێبایە دڵم بۆیە کەس لێ دەدا ئەویش بۆ من بێوەفایە عەشق ئەگەر بەو جۆرە بێ یارەگە لێ بێبایە خۆشم ویستی پڕ بە دڵم بە ڕوح و جان خۆشم ویستی کەچی نەمزانی بێوەفای تۆ ئەوەندە خۆپەرستی خۆشم ویستی پڕ بە دڵم بە ڕوح و جان خۆشم ویستی کەچی نەمزانی بێوەفای تۆ ئەوەندە خۆپەرستی دڵم بۆیە کەس لێ دەدا ئەویش بۆ من بێوەفایە عەشق ئەگەر بەو زۆرە بێ دیارەگە لێ بێبایە دڵم بۆیە کەس لێ دەدا ئەویش بۆ من بێوەفایە عەشق ئەگەر